هەڵوێستە کە لە تارانە بەسەر ژینا ئەمینی هات و سەر کچە کوردێک کە لە فقط ئەو مێمانێ بوو لە تارانە وەکو مسافرێک بوو کە چوو بۆ تاران لە تارانە بەناو ئەوەی کە بێ حەجابە بەناو ئەوەی کە حجابی ڕعایەت نەکردگە و عبایکی درێژی لەبەر نەکردگە هێرشیان کرە سەری و ئەو کەسکەلە کە لە ناو سەیارەکە بوون لە تەکژیناگیریاگن گوتیانە بە باتومدا یانە بە سەریە کە خزمەکانی خۆیان دیویانە بە شوێنی بریندار بوون و لە قاچەکانیشیا هیچ شینەوە بووەسە و نەیانش کە جەسەتەکەیان کە شەو هاوەرگەسەوە نیانش کە سەر خانەوادەکەیشی بیوێنن ئەوان گەرێکیانە سەرپۆشیکەن بەڵام بە هەڵوەستی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلی وڵات پارێزی کورد کە لە ڕۆژهەڵاتی کوردستان مای دەستخۆشیە کە بۆیان کە نەیان هێشت داگیرکەران لەوە زڵمکەن لە ژن چون ژن بە کانگای شۆڕش و زانست و ژن و پێشەنگی ئازادی ئەزانن لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیش کە ئەوان گەرێکیانە ژن بشارنەوە کە لە ماڵەوە نەیتە دەرەوە ئەو ئیجازە هەیە کە ژنێک لە ڕۆژهەڵاتی کوردستان هێرشە کردێتە سەری خۆی پەرتەکە خوارە و خۆی فەوتەکە بەڵام قاتڵ و ماتڵ ناگرن یا کە ئەوەی ڕئیسی خۆی دەستوری داگە کە ئێمە بە دواچوونی بۆکەین ئەگەر ئەیکا ڕئیسی ئەژێ ئەو قاتڵگەلە باتە دەسەوە ئەوانەی کە لە ناو ئەو سەیارە بە ئەنوانەوە کە ژینایان گرێ و هێرشیان کردە سەر شەید ژینا ئەشێ ئەوانە بدرێنە دەسە و لە کاتێکیژە کە هێرشکریا سەرژینە ئەو کەسێکی بێ ئەخلاق نەبووە لە تاوەکو تارانە خۆت ئەڕی ئەحساسەکەی لە ئوروپای وەک خۆیان شوێنیان هەیە کە کافتریاکانیان شوێنەکانیان ژنەکان خۆیان کچەکان خۆیان فقط ڕووسەریکان ئەمە لایەن توا لوختها دەرەوە ئایا بۆ فارسێک کە نەگیریێ بەڵام ژنێکی کورد کە وەکو مێمان چووە تاران لێنە بیگرن بەنەتەوە قسەریە بە شەیدی بگەینن و ئەو ژینا ڕۆژهەڵاتی کوردستان زڵمێک بووە لە بەرابەر گەلی کووردە بۆ بێهێزکردن بێ ئێرادەکردن ژن و بێهێزکردنی کورد کە بڵێن کورد ناتوانێت بە ئازادی بێ بۆ شارە فارسەکان بگەڕێ و بە ئازادی بێت وەکو ژنێکی کورد بگەڕێ ئەزانن کە ئێمەی کورد کۆڵ نادەین و ژنی کوردیش کۆڵ نادە لە هەموو پارچەکانی کوردستانە ژن کوژیمان هەیە لە ڕۆژاوای کوردستانە کە بە بۆنەیەوە پەروەردەیەکە یا هێزێکەیە کەمترە ژن کوشتی و ژن کوشتن خەڵکەکە ئاگادارەوە بوونەسە و ئاگان ئەو هێرشەکە لە باشووری کوردستان و لە باکووری کوردستان ڕۆژهەڵاتە بەسەر ژنەکردی لە ڕۆژاوا ناکرێ بەڵام لە باکووری کوردستانیش هەروایە ئەگەر ژنە حتا لەسەر پارلەمانتارەکان ئێمەی هێرش کراوە یا لەسەر پارلەمانتارەکانی هەدەفەکە لە ڕۆژا باکووری کوردستانە هێرش کراوە سەر ئەو ژنانەیش کە وەکو لە هێز و ئرادەی ژن ئەترسن ئەو حکوومەتە دیکتاتۆرگەلە کە ئەزانن وەکو هێنی ژن ئازادیە ئەگەر ژن ئازاد بێ کۆمەلگا ئازادە ئەگەر دایک ئازاد بێ کۆمەلگا ئازادە توانین بەحس لە ئازادیکەین دایکێکە ئازاد کۆمەلگایکی ئازاد بەڵام ئەگەر وڵاتێک ژن ئازاد نەوێ سەقەتە و بندەستە پس ئەوانیش حەزەکەن بندەست بێ حەزەکەن ژن شاراوە بێ فقط لە ناو چوارچیوەیەک لە دیوارێکە ئەیتر دەرەوە نەبێنێ ئەگەر دەرەوە بوێنێ ئاگاوێتەوە ئاگایشەوە بێتەوە ئەو داگیرکاریە و ئەو سیستمە کە بەسەر ژنە زاڵا قبولی ناکە ئەیسەیش کە من لە لێرە وەکو خۆم وەکو ژنێکی ڕۆژهەڵاتی تەسلیەت بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵێم و بە بنەماڵەی ژینا ئەمینی کە بنەماڵەیەک ئینسان و وڵات پارێز وە کەسکەرێکی شۆڕژگەرن کە توانیان کەیسەکەیان نەچێتە ڕایە و کە خۆشبەختانە پشگیری گەلی کوردیشی پێ هەروە کە دەزانێت لە چوارپارچەی کوردستاندا کە تونوتیژی لەلایەن دەسەڵاتدارانە و لەلایەن پیاسالاری و بەڕێ ئەچێ بەرامبەر کە بەژنان لە چوارپارچەی کوردستانە ئەم تونوتیژیە بەرامبەر بەژنان ئەکرێت بەڵام ئەبێ ژنان لە بەرابەر ئەم تونوتیژیانە هەڵویستیان هەبێتەوە و داوای مافەکانی خۆیان بکەن و داوای ئازادی و داوای تەواوەتی خۆیان بکەن کە بتوانن خاوەن هەڵویست بن لە بەرابەر داگیرکاریەکان و لە بەرابەر ئەو عقلیەتی پیاسالاریە کە بەڕێ ئەچێ لە بەرابەر ژنانە و هەروەهایمە کە ئەبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانە کە بە تایبەت سیستمی پیاسالاری سیستمی دەوڵەت کە بەرامبەر بە ژنان هێرشە کاتە سەر ژنان و ژنان ڕۆبەڕووی تونوتیژی ئەبنەوە ڕۆبەڕووی کوشتن ئەبنەوە ڕۆبەڕووی هەموو جۆرە
تونوتیژیەکان ئەبن و کێمە دەبینین لە ڕۆژهڵاتی کوردستاندا کە ژینە ئەمنی کە بووە قوربانی لە ڕۆژهڵاتی کوردستانە لەلایەن دەوڵەتی داگیرکاری ئێرانەوە هاتە کوشتن و ئێمەش ئەو کردوانە کە لەلایەن دەوڵەتی داگیرکەرانەوە لەلایەن دەسەڵاتداران و کە بڕێ و ئەچێ لە بەرامبەر بە ژنان شەرمەزاری ئەەکەین کە ژنان ئەبێ لە هەر چوارپارچەی کوردستان خاوەن هەڵویست بن لە بەرابەر ئەو کردەوەلەکە بەرامبەر بە ژنان ئەکرێت و ژنان ئەبێ خۆیان پەروەردە بکەن و خۆیان بناسن کە خاوەن ئێرادە بن خاوەن هەڵویست بن لە بەرابەر کردەوەکان و کە سیستمی دەسەڵاتداری پیاسالاری بەڕێوە ئەبات ئەبێژن خاوەن هەڵویست بێ لە بەرابەر ئەم کردەوەلۆکە بەرامبەر بە ژن ئەکرێ ژن ئەتوانێت لە کۆمەلگادا بەرامبەر بەم هەڵویستە بەرامبەر بەم کردەوە نامرۆڤانە کە بەرامبەر بە ژن ئەکرێت کە ژن بتوانێت خۆی پەروەردە بکە کە ژن بتوانێت خۆی زاناکە لە بەرابەر داگیرکاریەکان و هەڵویستی هەبێت و ئەم داگیرکاریە دووبارە نەبێتەوە کە ئەگەر ناو کۆمەلگا ژن ئازاد بێ ژن وریا بێ ژن خاوەن هەڵویست بێ و ژن خۆی پەروەردە بکە و ژن خۆی بناسێ یانێ سیستمی دەسەڵاتداری ناتوانێت ئەوە هێرش کاتە سەر ژن بە ئێرادە بوون بە فکری ئازاد بە ئێرادەی ئازاد ئەتوانی خاوەن هەڵویست بێ لە ناو کۆمەلگا کە ژیانێکی ئازاد و هەڵبژێرێ بۆ خۆی کە کۆمەلگا ڕوبەڕووی چۆسانەوە نەبێتەوە ڕوبەڕووی تونوتیژی نەبێتەوە کە لە بەرابەر ژنانەوە ئەکرێت ئیمڕۆ کە ئێمە ئەبینین ژن ئەبێ بە فکر و فەلسەفەی ژنۆلۆژی کە بتوانێت خۆی پەروەردە بکە خۆی بناسنێ کە بەرامبەر ئەم کردوانە ئەم مرۆڤایەتیە خاوەن هەڵویست بێ لە بەرابەر کێشەکان و کە بەرابەر بە ژنان ئەنجامە دەرێت خاوەن هەڵویست بن.